فەرموو دادەهانا. مامۆستاگیان سەلامی خوا لێبێ باسی. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دادەهانا، سەلامەت بنیاخوا. مامۆستاگیان 4 هەفتەیە ئەمەوێ وەریگرم بۆ مۆل ناگیریە، وەڵی یەک دوو پرسیارم هەیە. ئەگەر وەڵام دەستکەوێ خوا پاداشتی خۆت و سپاسەکەت باتۆ ئینشاءالله. کچی من سەلامەت بنیاخوا. مامۆستاگیان پرسیاری یەکەم دایکێک مناڵێکی سارە لە یاو مناڵی نایەتر کوڕێکی کامڵی بەڵێن لێ خۆش بوون شتیان کردووە وەکو سجن و ئەم شتانە نەکراوە کۆتایی پێ هاتووە. بەس دوای 2 ساڵ ماڵەکە کوڕێکیان تووشی حادیسە بووە، یعنی وەک شتێ بڵێڵی ئاهونوزڵی ئەو دایکەمان لەسەرە ئەمرەیەکیان پێشنیار کردە بۆ دایک و باوکە، ئایا ئەمرە قوبوڵە بێت تۆ بە پارەی خۆ نەچیت؟ ماڵێک کوڕێکی تەقریبەن نیمچە عازەبیان هەبووە بە ڕووداوی هاتوچۆ تێدا چووە، دواتر سوڵح کراوە لەگەڵ ئەو ماڵەدا. ئەم ماڵی کە ڕووداوەکەیان لەدەست ڕووی داوە ئێستا مناڵێکیان توش بووە، بەڵێ کوڕێکی گەوریان تووشی حادیسە بووە، بەس سیارەکەی زەرێناوە خۆی لە حادیسەکە دەرچووە. ئەوان یعنی وەکو بیستبێتی دایکەکە و ماڵەڵێن بە ئاهونوزڵێم دایکە لەسەرمان لاچێ ئەمرێکیان پێشنیار کردە بۆ دایک و باوکە، ئایا ئەمرە قوبوڵە بێت؟ تێگەیشتم لەبەرەوە دایک و باوکە نازانەوە ماڵە بە چی مەبەستەوە ئەمریان پێشنیار کردە بۆی نزوڵ و ئاهیە دایک و باوکیان لەسەر لاچێ لە پیاوەتی خۆیانە لە هەر شتێکە بە لە دڵی بەرامبەرەکە و نازانی وەرحاصل قوبوڵە بێت بچیت؟ ئینشەڵڵا جواب بدەمەوە خوشکەهانە. پرسیاری دووەمیشم مامۆستا ئەنێ کەس دەڵێ ئەگەر شتێک داوای شتێکی لە خوای گەورەیان بتێ شتێک بۆ بێڵێ ئینشاءالله گوناحبارە بی بڵێ ئینشاءالله بۆچی گوناحبارە بی؟ کاتێک کە دوعا دەکەی بڵێ بۆ نمونە یا ڕەبی خوای گەورە فڵان کارم باسانکەی ئینشاءالله ڕۆژانە بەسەر زەرمانەیە ئەڵێن فەنا بەخوا ئینشاءالله یعنی ئەڵێ گوناحە بڵێ ئینشاءالله ئایا شتی وا هەیە؟ ئینشاءالله بەس بۆ دوعاکردن بۆ نمونە جەنابت دەڵێ یا ڕەبی خۆیان شیفام بدەی ئینشاءالله شیفام بدەی ئەوان نەڵێ باشە بۆ دڕون دەکەمەوە ئینشاءالله بەس لەوێدا خراپە باشە هاتوانە خوشکە باشەکەی من کچی من خواگەدارت بێدادەگیان ئەڵێ ئەو دایکەی کە مناڵەکەی ساری لێ داوە بەداخەوە دواتر سوڵح کراوە ئێستا ئەو ماڵی بەرامبەر مناڵێکی کوڕێکی گەنجیان تووشی حادیسە بووە الحەمدا خۆی سەلامەتە بەڵام سارەکەی تووشی زیانی مادی بووە و تویانە لەوە چی ئاهونوزولی ئەو ماڵە بێ بڕیارانداوە عمرەیەک بووە ئەو دایک و باوکە بکەن. عمرەکردن و حەجکردن و ئەو بابەتانە عیبادەتن. عیبادەت باشتر وایە کە بە پارەی خۆت بکرێ. ئەگەر لە پێناوی ئەوەدا بێ ئاهونوزولی ئەو ماڵە بێ ئەو سوڵح کراوە بە دڵنیایەوە ئینشاءالله دڵیان پاک بۆتەوانێ میلەتی ئێمە میلەتێکی دڵفراوانەوە لە ئیسلامەوە وافێر بۆ دوای سوڵح دەبێ ئینسان دڵی پاک بێتەوە. نەوەڵا باشتر وایە ئەو عمرەیە قبول ناکەن. ئەگەر هەر وەکو خۆشیان وەکو وەفایەک بۆ ئەوەی کە ئەمان پیاوەتیان کردووە بەخشیویانن سوحیان لەگەڵا کردوون کوڕەکەی ئەوانیان لە زیندانە نەهێشتۆتەوە بڵێن وەرن ئێمە خۆمان دەچین بۆ عمرە ئەو دایک و باوکەش ئێوەش تازە بوونە کە سوکاری ئێمە وەکو ماڵێکمان لێ هاتووە با بەیەکەوە بچین بۆ عمرە ئەگە ئیمکانیەتیان باش بێخات و هانا بۆ نمونە ماڵی دووەم کە کوڕەکان سارەکەی دامی کردۆش کرد بۆ خۆی سەلامەتە ئیمکانیەتیان باش بێ محتاج نەبن خێرێکی باشیان دەگاتێ یەکەم هەم وەکو وەفاداریەک بەرامبەر بۆ ماڵی پێشوو و ئەگەر شتێکیش لە دڵدا بێ ئینسان کە لەگەڵ کەسێکا چۆ ماڵی خوای گەورە و زیارەتی کەعبە و گۆڕی پیرۆزی پێغەمبەری کە صلی الله علیه وسلم ئەو شتەی لە دڵیشا بێ نامێنێ ڕەن بێ کارێکی خراپ نەبێ بەڵام ئەگەر یعنی وەکو ئەوە بێ لە ناڕەحەتیە لە خۆشەویستیانە بێ وڵێ بەڵکو ئەم بەڵایەمان لە کۆڵ بێتەوە ئەو ئاهونوزولەمان لە کۆڵ بێتەوە ئەمان باش نییە بۆیە ئەگەر بیکەن بەو نێتە بیکەن بڵێ خوای پەروەردگار ئێمە خۆمان دەچین بۆ عومرە الحەمدولillah ئیمکانیەتیشمان هەیە خوای گەورە لە بەڵام مصیبەت بە دوورمان کە وەکو وەفایەک بۆ ئەو ماڵەی کە بەهۆی ئێمەوە بەهۆی ڕووداوێکەوە کە الحەمدولillah عەمدیش نەبوو بەڵام جەرگ سوتاو بوون با وەفایەکیان بۆ بنوێنین با بەیەکەوە بڕۆین عومرەیەک بکەین و بەیەکەوە دوعای خێر بکەین و بەیەکەوە سەفەرێکی ماڵی خوای پەروەردگار و عیبادەت بکەین ئەو سەفەرە خۆشەویستی دروست دەکات ئەمە شتێکی باشە بەڵام ئەگەر لە ناخەوە پێی مرتاح نەبن یان لە ڕووی مادیەوە قورساییەک بکەوێتە سەریان یان خۆیان بۆ خۆیان نەچن لەگەڵیانە بەڵام بۆ خۆم عمرە ناکەم بەڵام تۆ بچۆڵە ئەمەیان باش نییە نەخێر لێی گەڕێن و بە ئیزنی خوای گەورە ئاهونوزولێ ئەوان نییە ئەوەی دڵنیابن لەسەر ئەوە نییە ئەوەی کە کوڕەکەیان تووشی ڕووداو بووە ئەوە ڕووداوی هاتوچۆیە خۆ هیچ کەسی وا هەیە هیچ حەقێکی بەرامبەریشی لەسەر نیە پەنا بەخوا بەخۆی بە سارێەوە تێدا دەچێت قەدەراتێکە غەڵەتی بەرامبەرە تیژڕەوی خۆیەتی پەیوەندی بە کەسی بەرامبەرەوە نییە بۆم ڕوون کردیەوە ئەگەر بگونجێ خۆیان بچن و ماڵی بەرامبەریش دایک و باوکی ئەو کوڕە خوا لێ خۆش بۆش بەرن لەگەڵ خۆیاندا و بەو نیەتەوە بچن
کە یەکەم وەفاداریە چاکەدانەوەیە، دوعای خێرە، محەبەت دروستکردنە، پێیان بڵێن ئێمە و ئێوە تازە بووینە یەک ماڵ، بە قەدەرێکی ناخۆش یەکترمان ناسی، بەڵام هەتا مردن کە سوکاری یەکین. ئەو بۆ ئەم سەفەری ماڵی خۆش پێمان خۆشە بە یەکەوە بچین و لەوێ چەند دوعایەکی خێر بە یەکەوە بکەین، ئینشاءالله خوای گەورە ئەمەی پێخۆشە. پرسیاری دووەم وتت لە کاتێکە کە دوعا دەکەی بڵێ ئینشاءالله. لە کاتی دوعاکردندا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة، کاتێک کە دوعاتان کرد یەقینتان هەبێ کە خوا لێتان وەردەگرێ. بۆ نمونە جەنابەت نەخۆشی مەڵێ یا شافی یا الله نەخۆشم شیفام بدەی ئینشاءالله، خوایە دەستکرد و هەژارم خوایە ڕزق و ڕۆزیم بدەی ئینشاءالله. ئەو ئینشاءالله بۆ دوعا بەکارمەهێنە. ئینشاءالله واتە ئەگەر خوای پەروەردگار مەیلی لێبێ، نەخێر ئەو مەیلی تێمەکە بڵێ خوایە تۆ مەیل لێتی کە شیفای نەخۆشان بدەی، دەبێ شیفام بدەی یا الله داوا لێ دەکەم. خوایە تۆ ئەلغەنی ڕزق و ڕۆزی هەمووان دەدەی، یا الله داوا لێ دەکەم ئەی غەنی ڕزق و ڕۆزیم دەبێ بدەی، دەبێت بۆم فراوان کەی داوا لێ دەکەم و چاوەڕێم و یەقینم هەیە لە دەرگای ڕەحمەتی تۆ دەوڵەمەندم کەی لە فەقیری ڕزگارم کەی. ئاوا مەڵێ ئینشاءالله ئینشاءالله لە کاتی دوعادا بەکارمەهێنە. بەڵام ئینشاءالله بۆکو چی وایە بەڕێزان، وەکو کتابێک وایە کە لە دایرەیەکەوە لە عریزەیەکەوە بەرزی دەکەیەوە مدیری مزای دەکات، دواتر مدیر عام دەڕوا هەموو شوێنەکانی کردوون، هەتا وەزیری معنی بەو بابەتە ئیمزای نەکا کتابەکەی تۆ نایخوا. ئێمەش دەبێت هەموو کاروبارەکانی خۆمان جێبەجێ بکەین. تۆ سەفەرێکت هەیە خۆت حازر کردو پارەت لە جیفانایە، ناسنامەت پێیە، ئۆتۆمبیلت ئامادە کردو، هەموو شتێک من لە جەنابەت دەپرسم هانا خان خوشکەکەم بە تەمان سەفەر بکەن، ماڵە بەڵێ دڵنیا بە دەڕۆین مامۆستا، نابڵێ ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە دەڕۆین، ئینشاءالله دەڕۆین. ئەوە هەموو شتەکانت حازرە، بەڵام ئەگە ویستی خوای لەسەر نەبێ ناکرێت. بەڵام بەس لە دوعادا کە دوعات کرد مەڵێ ئینشاءالله خوا شیفام دەدا، ئینشاءالله خوا دەوڵەمەندەکە، بڵێ یەقینم هەیە کە خوا وەڵام دەداتەوە شیفام دەدا، ڕزقم زیاد دەکا، لە بەڵا بە دوورم دەکات. بەس لە دوعادا ئینشاءالله بەکارمەهێنە.